یەکێتی بۆ تا دوا مەنزڵ و تاکە فریادڕست بۆ چارەسەرکردنی کێشەی هاوڵاتیان. پەنابردن بۆ یەکێتی سوودفە نیە، بەڵکو دەرخەری ئەو متمانە و ڕۆڵە مێژوویەتی کە لە ڕابردوودا گێڕاوێتی لە کاتی هەر مەترسێکی ئەمنیدا. بینیمان لە کاتی شەڕ و جەنگەکان کێ سنگی خۆی کردە قەڵغان لە پێناو پاراستنی خاک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لە کاتی خۆپیشاندانی مامۆستایان، لە کاتی ناڕزایی دەربڕینی خوێندکاران، هەمووان لە کاتی پێویستدا پەنا بۆ یەکێتی نیشتمانی کوردستان دەبن. ئەمیش دەرخەری ئەوەیە کە یەکێتی فرەکارە، فرە بیرکردنەوەیە، فرە ڕەهەندە، کار دەکات لە پێناو مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگ و ئاین. و یەکێتی هیچ کاتێک لە بەرپرسیارەتی هەڵنایە و شەڕ دەکات لە پێناو هاوڵاتیان.